سێم قۆناغی سێهەمی بەرەو زاڵبوون گۆشەگیری و کۆچکردنە. گۆشەگیری یعنی اعتیزالکردن، بەڵام اعتیزالاتێکی شعوری بە هەست و ئینتیما، هەست پێ بکەیت کە تۆ شتێکی و ئەوان شتێکی ترن. ئەجا هەست پێ بکەیت کە خۆت و ئەو خەڵکەی وەکو خۆتن ئومەتێکن، هەست پێ بکەیت کە لە قۆناغێکەوە ئەچی بەرەو قۆناغێکی تر و بزاوتێکی باشت دروست کردووە لە سەروەحی. ئەمما ئەگەر ئەمانەکەت بۆ دروست بوو مەوایەک هەبوو، تەواو هیجرەتەکەی بۆ ئەو ئەمانە. بەڵام هیجرەتی یەکەمیان کە خوای گەورە فەرمێ وەڕوجزە فەهجوڕ، واز لێهێنانی جاهیلیەتە. جاهیلیەت یەکەم لە حکمایە، ئەفە حکمە الجاهلیەتی یەبغون، یان لە دیدی پێشینە و حکمی پێشینەیە ظن الجاهلیە، یان لە هەست و هۆش و ئینتیمایە حەمیەت الجاهلیە، یان لە دیمەن و دەرکەوتن و سیما و سیفەت و دابوونەریتێکی کۆمەڵایەتیە کە پێوترێ کولتور یان قیەمی کۆمەڵایەتی، کە خوای گەورە ئەفەرمێ تەبەڕوج الجاهلیەتی الأولى. والرجزە فەهجوڕ دوورکەوتنەوەیە لەو گوناحانەی کە بە وەحی خوایی تەحدید کراون چین گوناحن. دوورکەوتنەوەیە لەم جاهلیەتەی کە خوای پەروەردگار بەرامبەر بە وشەی ئیسلام بەکاری هێناون. ئەنجا ئەگەر تۆ ئەمانەت کرد و ئەم دینەت ڕاگەیاند، ئەبێەوە بزانی ئەم گۆشەگیر بوون و کۆچکردنە کە ئیمامی ابن القەیم ڕەحمەتی خوا لێ بە کتێبێکی نایابی لەسەرداناوە بە ناوی طەریق الهیجرەتەین، یعنی ڕێبازی دوو هیجرەتەکە، هیجرەتێکیان ئیلە الله، هیجرەتێکیان ئیلە الرەسول عەلەیهی سەڵات وەسەلام. دوای بڵاوکردنەوە و گەیاندنی بانگەوازەکە بە کافران و ڕاگەیاندنی بە جەماوەری خەڵکەکە، دوای تەبەڕابوون لە بتەکانیان، لە شوێنکەوتۆکانیان، لە دید و هەڵوێستیان، لە بزاوتیان، ئەنجا قۆناغی گۆشەگیری دێ لە خۆیان و لە کوفرەکانیان، لە دید و هەڵوێستیان، لە دابوونەریتیان، لە سیاست و حکمیان، لە بزاوت و هەڵوێستیان. ئینجا کۆچکردن و جێهێشتنی خاک دێ، جێهێشتنی دەسەڵاتەکەیان دێ، کە ئەمە ئینشاءڵە لە فرسەتی ترە باسێکم بە تەفسیل. خوای گەورە فەرمێ وإذ اعتزلتموهم وما يعبدون إلا الله، لباسي أصحاب الكهف هيا فرمي ليان كنارجير بن، هم لخويان هم لوشك لجاتي خواي قوري برست. هروها فرمي وأعتزلكم وما تدعون من دون الله وأدعو ربي، خمتان ليك كنار قرم ليتان قوش جيربم لخوتانو لوشك هانا وهاواريا كني كلجاتي خواي قوري داتانا رو لخواي پروردگاري خومكم لو بارمو أدعو ربي. ربيش ليرا مقصوده نيفرمو وأدعو الله، فرمي وأدعو ربي، خواي كردگارم، خواي خاونم، خواي پروردگارم، خواي كبهانام ودي كپروردمك كبيوسته إطاعي بكم، خواي كالروجي قالوا بلاوة كبي فرمين قال ألست بربكم من يشيتشبهم لواني وتمان قالوا بلا. بيغمري خوا عليه الصلاة والسلام وكل حديث صحيح أبو داود كالرواية كردو ألبانيش بصحيح دانا أفرمي أنا بريء من كل مسلم يقيم بين أظهر المشركين، واتمن بريم لو مسلمانان لنا ومشركانا نشتجين. تو كدار الأمانة درست بو، تو أنا تهبو هجرتك بكيتو مستصعف نبوبوي واتا مستصعفي فكري كنزاني الرقاك تشيا، یان مستەضعەفی جەستەیی مادی کە نەزانی یان بەسترابیتەوە نەتوانی بڕۆی، یان مستەضعەفی ڕێگانە ناسینەکە و نازانی و کەس نییە هاوکاریت بکە بۆی هیجرەتەکە بکەی بە جەستەت و بڕۆیتە ناو ئەهلی ئیسلام و دارەلئیسلام، ئەمان ئەشیا عوزر بێ. بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ ئەم جیابوونەوەیتان ضەروریە، ئەنە بەریء من كل مسلم يقيم بين أظهر المشركين. ئێکاکە ئێستا مەلای مسلمان هەیە، مەلا هەیە ئەم دینەی بە حساب بووە بە کادری ئەم دینە، ئەندامی مەڵبەندیەکێتیە، ئەندام ناوچەیە پارتیە، ئەندامە لە پەکەکەیە، لە پلەی بەرزی ئەم مارکسیانەیە،
لەناو ئەم ئەلمانیەتە هەنای ئیشەکە هەرەوەندە نییە بڵین لە ئەوقافە کە حکومەتەکە هی ئەوانە حکومەتێکی میلیشیایی نەک حکومەتێکی دەسەڵاتدارێتی دەوڵەتی کە شەیەکێک بۆ نمونە وەزیر بێ لە دەوڵەتێکە وەکو مالیزیا ئەمە دەوڵەتە سیستمێکە علاقی نیە بەسەر حیزبی حاکمەوە مۆزەفە لەوێ هەروەکو کێچە مۆزەفە لە زەراعە بەڵام هەرم لە هەر شوێنێکا بێ بەرپرسە لەوەی کە تعلیماتێک جێبەجێ نەکاکە مخالیف بە شریعەتی خوای دوای ڕاگەیاندنی منهەجەکەت دوای بڵاوبوونەوەی بانگەوازی خوایی دوای تەبەڕابوونت لە کوفر و ئیعلانکردنی لا ئیلاهە ئیلا الله کە بە وەسیفەتەی کە نەفی ئالیهە و ئەنداد و تەواغیت و ئەربابەکەی دوای ئەوەی تەبەڕات کرد لە کوفر و کافران لە بتەکانیان لەوانەی کە هاناو هاواری بۆ ئەبەنیان لەوانەی کردویانە بە دید و ڕێباز و هەڵوێستیان لەوەی کە تێڕوانین و پێناسەیانە بۆ گردون و ژیان و ئینسان کە پەیڕە و پرۆگرامی حیزبە دوای ئەم تەبەڕابوونەت گۆشەگیر بووی ئەجا هیجرەتت کرد ئەگەر مەوات هەبوو ئەگەر نەژبوو تو خۆتۆ هیجرەتی قیەمی جاهیلیەتەکەت کردووە خۆت لە گوناح بە دوور گرتووە و خۆت پاڵفتە کردووە لە قیەمی جاهیلی